سڵاوتان لێ بێ خوای گەورە ڕۆژ و تاعەتی هەموو لایەکمانی قبول کرد بێت ئینشاڵڵا بە هیوام تەندروست باش و دڵخۆش بوون. خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکە بوومەوە میوانی ماڵەکانتان. پرۆگرامی ئەوڕۆم جیاوازە لەبەرەوەی میوانێکم هەیە تایبەتە، میوانەکەم هەیە جیاوازە. ئەوەی کە ئەمە جێبیزمە پێشتری وەرزشوان بووە، لەگەر ئەوەشدا لە پاڵ وەرزشەکەی گۆرانی بێژیشە و گۆرانی خۆشیشە. بەڵام کەم بە دەرەکەوی. زۆر جار خۆی لێمانە شارتۆلۆی زوو غەریبی بکەین ئەو جا بیبینێ. ئەوجا هەم میوانم هەیە هەم خواردنێکی تایبەتی جیاوازی دروستەکەم وابزانم حەزیشی لە خواردنەکەی هەیە. یاخوا بەخێر بێ مامۆستا. زۆر سوپاس نیگار خان، سوپاس لە بۆ میوانداریە. خێر بێ یاخوا گەورەت کردم. خۆشەویستم بەڕێز لە خزمەت. سەلامت بێ یاخوا. پێش هەموو شتێک دەمێ ئەوەی بپرسم، ئەوەی سەرنجیمی ڕاکێشای ئەحمەد ڕۆناک ناوی داچیتی یان نازناوە؟ بەڵام پرسیارم زۆر لێ دەکرێت. لە زۆر بەرنامانی ژوورکردنەوەمدا ڕۆناک داکمە، یعنی هەم نازناوی هونەریمە هەم داچشمە ڕۆناک. لە سەرەتای دەستپێکردنی کاری هونەریم بە ئەحمەد عەونی وەکو هەموو خەڵکێک ناوی ئاسایی خۆم بوو. دوای هاتنە پێشی پرۆگرامی کورد ئایدڵ کە بڕیارمەدا بەشداری بکەین لەوێ حەزمان کرد ناوەچی شیاوتر لە بۆ هونەر بدۆزینەوەیش کە بیرم کردەوە لە ڕۆناکی جوانترم بەدەست ناکەی چکە ڕۆناک لۆ من هەم داک بووە هەم با بووە. لێ بڕیارماندا ببینە ئەحمەد ڕۆناک. ئێستا بە ئەحمەد ڕۆناک لە خزمەت سوداینە. دێتەوەن درێژ باش ئینشاءڵڵا. خواردنی ئەوڕۆمان کفتەیە؟ بێنێت کو لەگەر کفتەی؟ هیوایەتم کفتەیە. لەگەر دۆڵمەی کوی؟ بەخوا دوژمنمە. دۆڵمە بە ساردی خۆشە تۆزە ئەویش ئەگەر ناچارم یان هیچ نەوی بیخۆ زەوی بخۆی. کودرت دێ حەزم لە دۆڵمەی نییە. بەس حەز لە کفتەی هەیە. کفتە. ئەو دایمەن ژنەکان زیاتر حەزیان لە دۆڵمەیە کەمتر لە کفتەی، بەڵام پیاوەکان عەکسن. ئەوجا لە بۆ کفتەی پێویستمان بە بڕۆشی هەیە و هەروەها قیمەم پێویستە. طبعاً گۆشتەکە بەدەستی وردمان کردی حازر کرا، پیازم پێویستە، لەگەر کەمەک کەرەوزیش بەکاردێنین، بیبەری سۆر و بیبەری ڕەش، کەمەک مادی بەکاردێنین و بێگومان خێنازدارەکەش بەکاردێنین کە زێڕە. ئەوجا ئەوڕۆ ئەمە کفتەکەی بە کودی زرد یا کودی حاجی دروستەکەی. کودیم هەیە لێرانە هەم شیرینی پێ دروستەکەم هەم بەشەچێکەمە ناو کفتەکەی. لە بۆ شیرینی کودیەکەش پێویستم بە کودی هەیە کە پارچە پارچە بە جێرەی ئەو قیاسێکە تۆ حەزت لێ وردیەکەی چگچکە گەورە بە کەیفی خۆتە. پێویستم بە تاحین یاخود ڕاشی هەیە و هەروەها کەمەک لە هەنجین و کەمەک باویش لە بۆ ڕازانەوەکەی بەکاردێنم. بەدڵی خۆتان ئەتوانن باوی فستق جیز هەر شتێک حەزتان لێبی بەکاری بینن. ئەوجا وردە وردە دەستەکەم بە خواردن حازرکردنەکەم. وا بزانم مامۆستا زۆر تەمبەری لە خواردنی هەز ناکەم هیچ یارمەتیم بدێ ئەوڕۆ. بەڵام با ڕازگۆ بم لەگەڵت ئەمن بەخۆم سەردەمێک ئیشی مەطعام کردیە. مەزموعە خواردنەچی دەزانم. بەزڕاستە تەکمیلی قسەکە لێ بکە. بەس سوێن بەخوا لە پاشەوەی مەطعامەکە نەمایە بەس ئاوم خواردیتەوە بەدەستی خۆم. هیچ کەم پێ نەکرایە. یعنی سەقیمەشم لێ سۆر ناکەیەوە؟ وەڵای بەزەکە ئەو های لێ بکەم چی پێ دەڵێن نازانم. لان لەبیری چۆتی ناوەکەش لێبیری مەطعام نەمایە. تەنبەڵ بوویمە. باشە مەطعام ئەو کاتێکە لە مەطعامی بووی باورم چاوام شەش خۆش لە بژەرمەوە کە من بڕیارمدا خواردنی مەطعامی دابنێ. باوەڕ کە تەماتە ڕوون نەدەزانی. یعنی هەتا لە ماڵێکە گوتم ئەمن دەمێ مەطعامی دابنێم گوتیان بابە تەواوی یعنی مەطعام شێفی دەوێ. باوەڕ بکە دامنە تا دوکانەکە 5 ساڵ وا بزانم ئیشەکەما کرد. هەموو خواردنەکان بە خۆم دروستم دەکرد. ماشەڵڵا. هەستەکەم تەرکیزت زۆر باش بێ. ئەگەر حەزم لە شتێکی زوو فێ دەبم. چ خواردنەکەت دروست دەکرد ئەو کاتێک؟ برنج چەند نوع ئەمەرەکەکمان دەکرد، تەشتیمان دەکرد، مریشکی کوڵاومان دەکرد، قەلیەمان دەکرد، نیسک، نۆکاو. ئەوانەشی باشمان دروست دەکرد. قەلیەم حازر دەکەم گۆرە قەلیەکەی. ئەزانم لە قەلیە فورتفێریش دەزانم لۆ خۆشکردنی. مامۆستا باس لەوەیەکەین مامۆستا پێشترێ لە وەرزش بووە. وەرزش یان هونەر؟ ئەگەر لە من دەپرسی وەکو میهنە هیچیان بەڵام وەکو هیوایەت هەردووچیان. ئەگەر حەز لێ وەکو هیوایەت بەڵام وەکو میهنە هیچیان بەداخەوە ینی لەو بیئەی ئەمە لێ دەژین هەردووچیان قەدری نازانن ینی هەردووچیان حەقی خۆتی پێ بەدەست ناینێ و بەس ماندی دەبی و خەمی دەخۆی و عمرەکەت لێ بەزای عەدەبە. بەڵام وەکو هیوایەت زۆر خۆشە. ئەمن لە هەزار حەزم لێ لە هەردووچی. زازە لە سم تۆپانێ دەکەم ئێستاش. هیچ گۆرانت هەیە لەسەر وەرزش گوت؟ نە بەخوای نامێ بشیڵە. مامۆستا ئەزیەت تەدەم ئەگەر کەوجیرەکەم دێ. کەوجیر چییە؟ خواردنەکەشم لە دروست نە. بزانم زانی کەوجیر چییە؟ بەس کو بیهێنم لەوتان. دەست خۆش. کەوجی دەناسمەوە. گۆرانیمان نەبوو لەسەر وەرزشی؟ ناوەڵڵا. ئەوە لۆ. بیرم لێ نەکردیتەوە ڕاستیانی.
خۆ تا ئێستا کە حەزت لە وەرزش هەبووە و پشت لەوەی نەکردیتەوە زەمن بگەڕێتەوە حەزەی ناهێڵە بمارەسە بکەم ینی بۆ پێ گوتی ئەوە لۆها بە ڕەشبینی قسەی حەزم لەگەرم لێ نەبووە. نەکەی لا حەزم لە ینی بیئەی وەرزشی نەبووە بەڕاستی ئەمن بەخۆم بە بینەران ئاشنام بۆی ئەمن یاریزانی تۆپی دەستی یانەی وەرزشی هەولێر بوویمە لە هەندرێن لە هێرش یاریم کردیە سێ بتوڵی ممتازی عراق بەشداریم کردیە ئێ بەڵام حەزم لێ نەبوو قوتت هەیە ئەو زار نەبووە نەوەڵە حەزم لێ نەبوو حەز لێ بوو حەزم لە گۆشتی بووە گۆشت ئەوە دەبیستە پرسیاری بکەم برم جگە لە وەرزش و لەونەر حەز لە چی یەکسەر بەخۆ بێت حەزم لە گۆشتی بووە هیوایەتم مەقەڵەیە لەکەم مەقەڵەکەم دانێن کەباب تکەی بخێنە سەر سەبر بیخۆین جەماعەت خوایرە مەقەرەی لێ نییە گۆشتمان هەیە مشویاتی حاز زان برادەرێکم هەیە با بڵێم برامە برادەرم نییە بازۆ دەڵێ ئەحمەد دوو مواصفاتی هەیە دەنجی خۆشە هەم دەزانی خواردنی لێنێ بەڵام لە سەفرەی هیچ لۆ ناکە جەبەکە لە کچی دێتە لە خواردنەکان لە دەکەم لە گۆرانەکان لە دەڵێ یعنی سە گۆران لۆم نیشناری لەوانەیە قیچەشکە کفتەکە خۆش دەرسی دوو گۆرانی لۆ بڵێ ها یعنی پاش کفتەیە ئایدیکۆ ئەو جە لۆ گۆرانیکەم پێش کفتەی لۆ ناریەکە چ پاش کفتەی باشتر نییە دەبا جارە ئیشەکەی بکەین دوایەوە بێمش قەڕا لەسە گۆرانەکەی بدەمزانی پێش کفتەی خۆشتر وانی پاش دەبا ئیشەکەی بکەین ئەو ئیشەکەشەکەی وردە ئەوەی مشکلەکە ئەوڕۆ ڕەمەزانە ناوی شتەکان بخۆین ها شتەکە ئاخر چاخۆ هیچ لێ نییە کە لە بۆ ئێستاکە لە بۆ خواردنی شیاو بیت یان پاش فتاری کفتەکەی دەخۆین ئینشاءڵڵا 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 پێکەوە فتاریەکەینەوە کفتێکی خۆش حازرەکەین زامانی نازانم خۆش نەبی دەڵێم خۆش نەبوو طبیعیە ڕازنی زۆر زۆرش ڕازیمە بەدرت نەبوو برێ بەدرم تا بەس لەوەی قەرار مەدەکە ئەگەر سووربیان بێخێب لە ناتوانم تامیکەم چێشەمانە سەر بەڵام لە ڕئیسیەکان ئەتیادیە مامۆستا تا ئێستا چەند گۆرانیت هەیە باوەڕ دەکەی نەمژماردیە لە زۆریان ناوەڵە نزیکی 12 گۆرانێکم هەیە لۆ ئەوەن دەکەم وەڵاهی چونکە با بڵێن ئەمن وەکو هیوایەت ممارەسەی فەن دەکەم زوو ئیشەش دەکەم دادەبڕێمەوە یا جاری وایە مەسە ئێستا تقریبان 8 مانگ دەبی مادەچی نوێم حازرە هەتا ئێستا بڕیاری بەڵێ کلیپکردنیمان نەدایە یعنی تەسەوڕم وایە لە دوای جژنی ڕەمەزان بە کلیپ بڵاوی بکەین تۆزەک سیستم ینی هەندێک میزاجیمە جاری وایە لە نیوەی ئیشەکەی دەڵم لێ گەڕێن باوەڕ دەکەیت چەندین گۆرانیم هەیە بە نیوە بچری بەجێمایە تا ئەومان نەکردێ وڵاهی میزاجیمە و جاری شتێک زەوقت تێگرێتە حەز لێ نابی ئیشەکەی هونەریش حەزە ینی دەبی میزاج لە جێ خۆی بیلۆی ئیشەکان بە باشی بکەیت نامەوێت ئیشە چی بکەم کرد و کاڵ دەمە ئیشە چی بکەم جێی خۆی بگریت 15 ساڵی دیکە شەرمم پێ نەوی بڵێم ئەو بەرهەمە ئیمم بووە ڕاستە لە هونەر تەنها گۆرانی گوتن حەزت لێ ینی ناتەوێ بڕۆی هیچ بوارەچکیان خۆم نیشی ئیخراجیم کردێ مەسەن دووسێ لە گۆرانەکانم بەخۆم کاری دەرهێنانیم کردیە بەڵام باڕازگۆم بڵێ پرۆفیشناڵم نانەخێر بەڵام تا حەدەچی باش دەتوانم ئیشەکان بکەم حەزی ئەوەت نییە بچی لە بواری سینەما یان دراما بەڵام فترەکە دروست بووە ئەو حەزە ئەرێوەم بەبیراتەوە تو لەو فلیمەچی بەشداریت کردبووە لۆ ئەو دکتۆرە لێدان دەبەستە زمانی منداڵە فەقیرێک لەگە دکتۆرە چ عیلاقی هەیە تو نەدەری شەکە تەواوی جاخە دەورەکەمەوە بچ بکەمەوە خەڵک تەبعاً لە جادەیان بینی ئەوە لۆ هات لەو دکتۆری پێ گوت بە برایەکەی هاتوڕە بوو ئەوە سڕەکە لە بینی من و برای دکتۆری ناویرە زۆر تۆڕە بوو بە قورئان ینی بە کەس ڕادەوەستا ناکا برێمش کە دیتم تووڕە ببوو بەخوا پێم خۆش نەبوو تێکردا ئەگەر ناتووڕە نەبوو ئەو جامان وەختی مەشغوڵ بووم یاری دانیشتم شەندەریم دەخوام کە خواردنی دەخۆم مەشغوڵ دەبم خوارد نەخوار بەرز بدیت بە خە تووڕە دەبوو من هەمیشە ئەو دەورانێک کە ئەم درێتێ ئەو دەرهێنەرانێکە لە گریانی شەکەم هەمیشە دەوری گریانیە دەنە من زۆر دیابینیش گریایی هەموو ڕۆژێ گریایمە لەوێندەرە وەبزانام لا دیابینیش گریایی گریانم زۆر زۆرە ئاسان دەگیری لە پێش کامیرێ زۆر حەزم لێ فێرە ئەو فەنە سێرکە گریانم دێتە خوارێ هەندێک لە کتەرەکان تەماشای ئینارەی دەکەن لۆی بە ئاسانی بگیرێن نەتەماشی ئینارەیەکەم و نەپێویستم بە من بەخۆم زۆر گرینەوەکم بەسکە کامیرە بێتە پێشم بڵێم بگیرێ مستحیلە ناتوانم نازانم لۆ ئەگەنە زۆر عاتفیمە زوو ئاسان دەگیریم ئاسان ڕاتچیە پێکەوە فیلمەکی سینەمایی دروست بکەین و وەڵی فترەکە حەزم گریامی توشت و ڕەبوون بیت وەڵام تووڕەبوونم زۆر لێ دێ خێزانم دەڵێت فەیسەکە دێک ئەوە دە سوڕەی فوزئەتی ئەمن دەترسێن دەڵم بابە مەترسێ وەڵای بەخۆمەوە هەمە یعنی هیچ تووڕەبوونم پێوە دیار نییە بەس فەیسەکەم وایە تۆزێک جددیە فترێکی حەزم تو تەنواندن ئێستا و ساڵ فترێک پێش ستا و چەند برادەرێکم بەشداری درامایش تەلەڤیزیۆنیان کردیا و بزانم ئێستا عەرزە لە ناو ڕەمەزانێ لەوانەوە حەزەکەم لۆ دروست بووە
يعني بیرۆکەش هەیە دووسێ برادر قسەشیانە سەکردیە بەس مشکلێکم تەمبەڵم ئێستا من تەمسیلێکمان نەبی ساعت هەفتی سبەی نەبی وەڵام پێم ناکرێت بخۆی هەر نۆی سبەی نەبی دەبی ئەمەی بخێنە پاش نیوڕانێ يعني تو ئیشەکانی خۆت بس بە پاشنەوەڕانە زۆربەی ئیشەکان زۆربەی جا بەخۆ بەرەکەت لە سبەینانە وایە لە ڕووی شەرعەوە وا دەڵێ وایە ئەدی لێ ئەتوها گوتمداڵی خەڵک پەنجای پێیا کردووە تا ئێستا لە شوێ گوتی کا ماوەسە پرسیارەکی یەکەم و ناوبڕی وەرەگرین زۆربەی هەرە زۆری پیاوانمان لە پاش هاوسەرگیری حەڵقیان لە دەستی نابینم ئەمن والله ئەم لە دەستمە بە قوربان مشکلم لە پیانەکە کامیلی منەوەتە ئەوتەم لە کاکە زوومی کەن زووم کەن بە قوربان ئەوە حەڵقەی منە کووە داتنە نایە والله حەزم لێتی ڕاستی حەز لێتی یان لە بەربینی حەز لێتی طبعا بس يعني تازە تەفاعلم کردی لەگەڵی ڕێڕاتیمە خۆش بەس فترێک هەتا نەقلی ئەو پەنجەیم کرد زۆری ویست بەس ئێستا تاوە ڕاهاتیمە لێو فترێکی زۆر لە دەستەکەیت کرد بوو وەرە ناوەڵەم زۆر ئازا بووم باوەڕ دەکەی یعنی بە چاردە ڕۆژی تعارفمان کرد و زەواجم لەگەڵی کرد مامۆستا ئەوە لێو خێر لە زەواجەوە ئازا بووم خوشکەچی خێزانم گوتی تازە با بڵێن خێزانم مارە کرد بوو خوشکەکەی گوتی زۆر حەزم لە سلێمانی قەت نەمدیتە هەیگوتمە من دەدبم بەس نابێ عەجەلەم لێ بکەیت چونکە من لە 18 ساڵی ویستیتم زەواج بکەم لە 38 هینایت 20 ساڵی خایەن هەتا زەواجم کرد ئاتوش دەبی تەحمل لێ لەوانێت 10 ساڵ کرد بۆمە سلێمانی نام زۆر سرێ نەبوو وەڵام کە قرارەکەمدا جێبەجێکردنی لە هەندێک زۆر زیرەکەم کە بڕیارێکم لە یەکسەر جێبەجێ دەکەم بەس بە زەحمەت بڕیارە دەی زۆر زۆر فکر لێکەوە لێیە لێی دەترسام لە پرۆسەکەی دەترسام چکە ینی بەداخەوە ئەوەی دەڵێن لە بیئەیمە ئەو پرۆسەی کە ئەنجام درابوو لە دەوروبەری من ئەزمموی ناخۆشم دیتە بوو ئای ترسەچی لە دڵم دروست کرده بوو لە تۆزە قەلەق بووم لە بڕیاردانی بەڵام لە کۆتاییدا بڕیارماندا ئێستا لە ناو قەفەزەکەی یاخوا دڵخۆش بن ناوبڕێکی کورت وەرەگرین ئەچم بڕوشی لە ئاوێکەم ئیدی مامۆستا ئامامۆستا قیمەکەی ها قیمەکە هەمەشاکەنەوە من ئیش دەکەم ماوەستا قیمەکەم لەو سۆرە کاتەوە ئەمیش هەچم بڕوشەکەی لە ئاوێکەم و هەویری کفتەکەی حازرەکەم و هەوڵە دەم کودیەکە شوورکەم ناوبڕێکی کورت وەرەگرین دێمەوە تێکەتم جانە دایە دامەس چۆن ئاخوا نازانێت ئەمەیان قورسە باوێنی مانک بکێشین باوە بۆچی مانک خڕەچوار گۆشەی نییە نازانم ئەم پرسیارش قورس بوو نەیانزانی نانەکە حازرە ئەم جارە پرسیارێکە ئاسانکردن دڵیان خۆش بە دا باوە خواردنەکەمان بۆ منە خۆشە ئاخر چونکە بەزەیتی سەر نەیانین کە بەزێر لێنرا پرسیاری ناوێ ماوەستا برم یارمەتی دایمە لە کفتی دروستکردنەکەی یان بەس لە مەقری برنکردنی گۆشتەکەی دەست خۆشبی ئەوە لێ بردنم ئاساییە دووبارە سڵاتان لەبێ بێگومان لەگەڵ بەرهەمە تابێتەکانی زێڕ هاتینەوە لەگەر مامۆستای ئەوجا کفتەکەم دروست کردو کابان هەوا لەسەر ئاگرم دانایە کودیەکەشم خەریکە و ئەکورێتن بەشی ئەو بەشێکە لە بۆ شیرینیەکەی دامنە مامۆستا بە گۆرانێک دەست پێ بکەینەوە وەڵی نازم ئەم حەزمە پێش کفتەی جێم لە گۆرانێکی بی وەڵی خەوت و برسید بی و ڕەمەزامی نازانێت چ بڵێ بزانم بە برسێتی دەنگت کووە تۆ کە یەزدانی زەمین و ئاسمان و گیان لەبەر هەرچی تۆ نەیکەی بەبێ فەرمانی تۆ ناچێتە سەر ئەی خودە هاتوومە قاپی تۆ بەدەم پاڕانەوە تۆ بەبەخشین و منیش بە کۆمەڵێک تاوانەوە بەسبی بە برسێتی بە نەخۆشی ئێستا پاش کفتەکەی گۆرانیش کەشم ئەو دەبی ڕیتمی بی ئەوەختی چکە تێر دەبی ئێنێرژی دروست دەبی خشش سریع دەڵێ دەبی ئێنێرژیت باش بیتن ئەو کاتێککە گۆرانێری ئەو گۆرانیە منداڵ بووم ژێم لێ بوو ینی بەڕاستی لەو کاتی و هەر لە خەیاڵم مایە ڕەمەزانان لە تەلەڤیزۆنەکان دەماندیت
حەزم دەکەم سنەوە خەڵکە و گۆرانی دەڵێ. مەرجە ئەو کەسێک کە گۆرانی بێژە بەخۆی ڕتمی گۆرانیەکانی بەخۆی ئاواز و ئیقاع و ئەو بابەتان زۆر نازانم بەخۆی بزانیت. تەمان زۆر میم ئەگەر شارەزایەکی باشی هەبی ئەگەر شارەزا بێت لۆ ئیشەکانی خۆی ئاسانکاری زۆر باش دەکات ئەتوانی ئیشەکانی خۆی زۆر بە باشی جێبەجێ بکە. ئەدی ئەوانەی تەنها گۆرانیەکان ئەرێنەوە. ئەوانش گۆرانی بێژی باش ئەگەر باش بڵێنەوە خراپ نییە چۆ هەمانە. بینت لەگەر لایڤ میوزیک کۆ. والله هیچ برادری نیمە. برادری نی جۆجێژ لایڤی ناکەی؟ نەبەخۆی نە جێژنان نە عالفان نە جومعان. ئەدی لە دانیشتنێکی برادرانە یان خێزانی ئەگەر بەخۆم حەزم لێبی دێڵێم ئەگەر بەخۆم حەزم لێبی گۆرانی دەڵێم چونکە من پێم وایە گۆرانی هەستە ئەتو کە هەستی خۆت پێشکەشی کۆمەڵە خەڵکی دەکەی خۆش ئەوانیش ئاگیان لە تووبی هەست بۆ هەستەی تو بکەن. هیچ کات بووە لە جێکی گشتی بی و خەڵکانێک لە بەرامبەرت بن بینەرەکانت یان بیسەرەکانت بێداوای گۆرانێکت لێ بکە وەڵام جێکە ئی گۆرانی گوتنێ نەبی. وەڵی هەبووە بڵێ زۆر نا بەڵام هەبووە یعنی نازانم لەبیر نەمایە گوتمیانە بەڵام بە ئەگەری زۆر نەمگوتی. هەندێک جەهی گۆرانی گوتنێ نیە. ناوەڵ هەموو لەحزەکی گۆرانی گوتنێ نیە. باسی ئەوت کرد کە کۆتا بەرهەمت لەو بۆ جێژنە ئینشاڵڵا بڵاو بیت. وڵای باناوی لێنێنی لۆ جێژنی ڕەنگە دوای جەژن بی. دوای جەژن بیتن. گۆرانی شادەیان وەڵڵا زۆر کەئیبە. لۆ وەڵاهی ئیدیۆ هایە دیارە. دنیا ناونیشانی نوێترین گۆرانیمە یعنی ئەگەر بە ئەوەی نەڵێم بەڵام کە ئاوازەکەیم دروست دەکرد زۆر عەزێتی ڕوحی دەدام چونکە ڕێک واقعەکی خۆم و کۆمەڵی خەڵک هەموو کۆ کرد بۆ ئەو گۆرانی لێ دروست بوو. دنیا لە بۆ دنیای گۆتیتت یان لە بۆ دنیای گۆتیتت. ئەگەر نەمرین لە گۆرانەکەی جێمانە دەبێت دەڵێن ئەی دنیا ئیدی بەسە دەمێکە بێزارم لەم هەموو ئازارە لەم هەموو دووڕوویە لەم دەردی نادیارە لە تەنیایی لە بەدبەختی ئەو دڵی خۆم ئیدی بەسە دنیا بەس. ئەو دنیا بەسێ و ئیدی ئەو ئازاردانە بەسە دیسانەوە ئەپرسمەوە دنیاە یان دنیاە؟ نانا دنیا دنیاە هیچ مەزای دنیا نیە. نانا هیچ مەزای لێدانێ دنیا. ئەو هەر دەمێ مشکلی لێ دروستکەم. نانا مشکلمە دروست نابی ئینشاڵڵا. ئینشاڵڵا. نا بە دڵنیایی دنیایە. دە ئینشاڵڵا. تەنها گۆرانیەکە بڵاوتو یان کلیپیشی لێ طبعا کلیپ. دە ئینشاڵڵا. ئەمە زۆر حەزم لە پێش کامێرەیە ینی هەلەمداڵەوە حەزم هەبوو حەزم لێ بێمە پێش کامێرەی حرەکەی بکەم گۆرانی بڵێم بەڵام تۆزێک تەنبەڵم تا ئەوە نەبزەحمەتە تا دەچمە پێشی. کامە لە گۆرانەکانت پێت تایبەتە مرتاحبووی لە گوتنی لەو کاتێک کە بەرهەم هاتیە دڵت پێی خۆش بووە بۆ دایک زۆر سەرکەوتوو بووە بۆ دایک ینی هەموو گۆرانەکانی خۆم پێ خۆشە بەڕاستی چونکە من زۆر بیرم لێ کردو ئەو قەرارم دایا گۆرانی بڵێم بەڵام بۆ دایکم زۆر تایبەتە لە ناتوانین جێمان لێ بیتن چەند عاشقتمدایە هێندە پەرۆشمدایە ببمەجێی دڵخۆشی تۆ ڕازی بیت لێمدایە زۆرم خۆش دێوە گۆرانی زۆر هەستەکەم چاوت ئەبرقێتەوە چاوت پڕ ئاوە ئەوەندە عاشقی داکتی؟ ئەم داکم زۆر خۆش دێ هەموو کەس داش خۆی خۆش دێ بەس پێم وایە ئەم زیاتر خۆشم دێ خوا داکت لێ نەستیم لەگەڵ داشێم داچیان لە ژیان مای ئەوانش کە لە ژیان نەمایە خوا نەمگریێنی بۆچی بەرنامەکەیان کە دەست بە گریانێ بکەیت ئەتوناری لە پێشکامیری ناگریم؟ وەڵڵای تون بەم گریانی دەگیریم خۆ بە زۆری نانە ناتگرێنە بە بەرنامە نەبیتە گریان تام لە کفتەکەی ناکەی ئەم زۆرم برسیە ئەلۆ میناری زیاتر برسیتە؟ تەمام زۆر باشە چاوەڕێکین هەتا کفتەکەم ئەکورێتن سەبر لە مەرحەلە خۆشەکەی نێزی دەبینەوە لە ناوبڕەتی وەرنەگرم ئەتوو لەولایە لە پشت کامێرە زەڵاتێکم لە دروستکەی معقولە باش نییە؟ تا ئەگەر جوان بوو پیشانی پێش کامێریدا تا ئەمە ئەڕۆینە ناو بڕەتی کورد مامۆستا قەراریدایە و زەڵاتەم لە بۆ دروست بکاتن لەسەر سفرەی ئەتان بینمەوە ئینشاڵڵا باشە ئەمان پەرداخێک بۆچی بە بازار هەسوڕێتەوە بۆ دەبەرەوەی بەتاڵە ئەی هینە فیلێک چۆن بخێنە ناو سەلاجێەوە بە زەحمەت باشە بۆسە ئەمان هەرچی بێتان بوو زێڕی پێوەکە کەچەپ مایۆنیز بە لەزەتیکە مامۆستا ئەو دەبا گەیشتینە مەرحەلە خۆشەکە مەرحەلە خۆشەکە خوا قبوڵ کردی ئینشاڵڵا نازانم تۆمات بانجیدا نەدایە بانجدەیە بانجیدا
بەڵام زۆرم تێنیە. بسم الله بکەین یاڵا بسم الله. ئەوجا هەم کفتەکەی تامکە هەمی شیرینیەکەی. بەعەجەلە ئەم زۆر حەزم لەو شیرینیە هەیە لەکن من زۆر تایبەتە هەر بەعام حەزم لە کودی حازیش هەیە نازانم چ پێت خۆشەیان نا. وڵای نازانم لە بەرنامەکەی باس بێنە من کفتە لە خواردنە خۆشەکانە لەکنە من. ئەدی کودی؟ من جامای نەکەم وڵای زۆر برادەی نەبوومە. بەس ئەو نوع زۆر خۆشە. تێستی کەم؟ پێم باشە. ئەو جارێ مامۆستا گەشتەشی تێست بکاتن یەکسەر ئیدمانە بیتن یەکسەر بە بەردەوامی خواتن وایە شتە؟ ئەگەر حەزم لێبی ئەگەر حەزم ئارە وڵای دەچم حەزم بستەوەش. زۆر شیرینم نەکردیە لەبەرەوەی نامێ زۆر چی پێگاتەکەی؟ کودی بوو لەگەر تەحین و هەنجینیش بوو کەمەک هەنجین و باویشمانەیە. باوی؟ باوی. وڵا خراپ نییە. خراپ نییە. یعنی خۆشش نییە. ئەخەر هەم زۆر برادەری نیمە؟ لێ خراپ نییە. وڵا خۆشە کاکە با گەلەیمان لێ نەکەی دوای. گوتی برادەرەکەم هەبوو هەر جارەکە داچی کفتێ لێ نابە دەستەمراچی لەگە خۆی بردو مارە بزانێ من دەستەمراچی پێویستە یان نا. وەڵا ئینشاڵڵا پێویست ناکە ها؟ ئەمن وای هەستەکەم پێویست ناکە نازانم ئەوجا. ئەوە مڵاتکەیە تێستی دەکەین جەماعەت. نایەوێ. نایەوە نیە؟ ناوەڵڵای. بێبینەران ناخۆش بمان بورن گەردەنمان ئازا بکەن. چکەم بە خۆم جار شەوان یان خاستە وەختەشی درەنگ ڤیدیۆی خواردنی دێتە پێشم زۆر خەیم پێ دەخۆم. خۆ تووڕە نابی؟ ئەگە برسیم بیت تووڕە نابم بەس حەزم لێ بوو لەکنە من بە. دێ ئافێتی بیا خۆ دووبارە بەخێر بەی گەورەت کردم زۆر پێم خۆش بوو کە لە نزیکەوە وەبزانم دووەم جارێکتر بینین لە نزیکەوە گەورەت کردم و زۆر دڵم خۆش بوو. ئەمن سوپاستان دەکەم و سوپاسی میوانداریەکەتان دەکەم. سوپاس لە بۆ بەڕێزت کە دەتبینم زۆر چالاکی زۆر هەوڵ دەدەی ئیشی باش بکەی هیوای سەرکەوتن لۆ دەخوازم. سوپاس لە بۆ هەڵبژاردننی خواردنەکەی ئەم ناگەم لێ نەبوو کفتە بووە تا خواردنی دڵخوازی منە سوپاستان دەکەم و زۆریش بەتامە. بیاخوامیش نەمەزانی حەز لە کفتێ بمزانی بیا دۆغەواشم لەگەر دوستە کردی کافیەوە. ئافێتی بی دووبارە بەخێر بە سوپاستان دەکەم. خۆشەویستانی من سپاس لە بۆ بەرهەمە تایبەتەکانی زەر کە هەمیشە پاڵ پشتیمە سپاس لە بۆنگۆ کە تا ئێستا بینێری پرۆگرامەکەی منن تا پرۆگرامی دیکە دێمەوە خزمەتە خواتان لەگەڵ.